زۆڕی گوڵپاکی زانم پوختانت بێکەن سەیری منکە دوێنێ جامتاکت لای کێ بوو لەکوێت دانا نازانم کەسێک وای کردو من دڵنیا کە ڕقی لە تۆ بێ هەستە وەرە چینە دەرەوە هەستە هەستە لا قد وانية قد أتوان أبوي ما مستعجلان بابەتەکە کەمێک زعاجە خۆم چارەی دەکەم لێم گەڕێ كاك زميل برادري باوكتا هەرگۆش شتان هەیە لە شەریکەی وای ئیش بەبێ تااقەتی نابێت ڕاست وانە ئەتو خەمی منت نەبی ئەم بە خۆم چا دەبمەوە دەستەکانت خۆش هەرچ بەم دەکرێ من حازرم سپاس دەکەم دەستمۆ ژووری خۆم پێویست خەبەرم بێ زۆر زۆر باش دەست خۆش الو تۆ چی سارە ڕۆنیاز نایەتە دەرەوە نایەتە دەرەوە نایەتە هیچ شوێنێ دایخە كاك زميل أنا كاك سەدۆ تازە لەگەر کاک ئاکۆ لە دەرەوە هەندێک پیاسەمان کرد زۆر هەوڵدا لی تێبگەم بەڵام هیچ قسەی نەکرد بەس ئەو کوڕ تەواو نییە ڕاست دەکەی ئەمیش ئەوڕۆکە عەقڵی نایبینی پێ دەچی کێشەکی هەبی کاک سەردار دەبی زۆر ئاگار لێبی ئەوە بابی ڕەحمەتی چەند ساڵ ئەمە پێیەکەوە لەو شەریکەیەی کارمان کرد تەنانەت ڕۆژێک چیە ئەمە کێشەمان نەبووە تکایە ئاگاداری بە باشە ئینشاءالله ئێستا دەست بە لای دیزاینەرەکە ئیشەکاتەوە دەکەین دەستت خۆشی بڕۆ بڕۆ ئاخ چۆن حەیات بردەم ئاخ الو روح قربانە دا ئەو تەلەفۆنە هەڵگرا وەڵڵەهی من لە دوێنێەوە نییە ئاگام لە خۆمنەوە خەریکە تومەتە باشە چی بوو بە تەلەفۆنە ڵاگەت تو هەناسەکە ئەوە بیری ئارازەکەی تو هەرە لێ ئارازەکەم و ئارازەکەم ئاراس ئاراس ئاکو بەس بۆسە بۆز ئاکو ئەوە هەموو هاوڕێتی خۆشەویستیت بوو ئاراس خیانەتم لێ دەکەی ئاراس ئاکو وەڵە بەشتەوە خەنجەرم لێ دەدەری کورە ئاراس من و تۆ برابووین کورە من برام نەبوو تو بەس بۆس دەستت بێنە خوارەوە من برام نەبوو من تاقە نەبووم باوکم و باوکت لە کێوە شریکن ئاراس ئاکو بەس وەڵە بۆ ڕوونەکەمدا بەس بەجالێکمدا ئاکو بەیەکەوە گەورە بووین بەیەکەوە نانمان خوارد بەیەکەوە یاریمانە کرد ئێستا لەبەر حەزێکی کاتی و چێژێکی کاتی هاوڕێتەکەمان دەسووتێنی قسە نەکەی لەبەر دوو مرۆڤی وەکو تۆیە کە سەد لیان کردوتە ڕەمزی وەفا ئاکو قوربانت بم بەس بۆسەت ئەگەر لەبەر باوکت نەبووە خۆم ئەمزانی ئێستا چی پێەکەم ئاکو بەس بۆسە بۆ ڕوونەکەم